هاوشانی شار و شارۆچکەکانی گەرمیان دانیشتوانی قەزای دەربەندیخانیش لە ڕۆژی نوێی ئازار دژی ڕژێمی بەعس ڕاپەڕین بۆ سەرخستنی ڕاپەڕینەکەش ئێوارەی ڕۆژی هەشتی ئازار ڕێخستنەکانی ناوشار و بەشێک لەو خەڵکانەی کە سەرپەرشتی ڕاپەڕینەکەیان دەکرد کۆبوونەوە بۆ ئەوەی بتوانن لە ڕۆژی نوێی ئازار بە سەرکەوتووی ڕاپەڕینەکە دژی ڕژێمی بەعس ئەنجام بدەن. دوجار لە بەرەبەیانی نۆی مانگدا هێرشی پێشمەرگە و جەماوەر بۆ سەر دام و دەستگاکانی بەعس دەستی پێکرد. سەرەتا پەلاماری فەوجی شەعبی دەربەندیخاندرا کە بە حامیەی دەربەندیخان لای خەڵکی ناوچەکە ناسراو بوو. دوای ڕزگارکردنی حامیە لە کەمترین ماوەدا شارەکە ڕزگار کرا. لەو کاتەدا سەرانی ڕژێم بۆ بەرگری و دەربازبوون لە دەستی خەڵکی ڕاپەڕی و کوێرانە کەوتنە تۆپ بارانکردنی شارەکە و بەو هۆیەشەوە ژمارەیەک هاوڵاتی مەدەنی لە دەربەندیخان بوونە قوربانی. بەڵام ئەو بەرپرچە وەحشیگەریەی ڕژێم نەبووە هۆی ساربوونەوەی خەڵکی دەربەندیخان و توانیان شارەکەیان بە تەواوی ئازاد بکەن و تاجی سەرکەوتنیش وەک ملوانکەیەک پێشکەش بە دایکی شەهیدان بکەن. ڕاپەڕین زادەی قۆناغێ بوو کە ڕژێمی بەعس بە ئاگر و ئاسن کەوت بووە وێزەی خەڵک و چەوسانەوەی گەلێک کە تاوانەکەیان تەنها کوردبوون بوو. هەر بۆیش ئەو ستەم و چەوسانەوانە لە دڵ و دەرونی خەڵکدا پەنگی خواردبوو و بۆ هەلێک دەگەڕان تۆڵە لە ڕژێم بکەنەوە کە دوجار ئەو ڕۆژە لە 5 ئازاردا لە ڕانێ چەخماخەکەی لێدرا. شاخوان محەممەد، کورسات نیوز، دەربەندیخان.